تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. بنلاني بريز برايانم خوشكانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەپشتیوانی خوای پەروەردگار دێنەوە خزمەتان لە بەرنامەی جوان خوێندنەوەی قورئان. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی، خوای پەروەردگار زبانمان پاراو کات بە جوان خوێندنەوەی قورئان، دڵمان ڕووناک کاتەوە بە بەرەکەتی قورئان، کردەوەکانمان جوان کا و بیڕازێنێتەوە کە خاص بۆ خۆی بێ و گونجاو بێ لەگەڵ قورآن و سنەتی صحیحی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. برایانی بەڕێزم، خوشکە بەڕێزەکانم، ئەوە تامانگی ڕەمەزان بەرەو کۆتایی ئەڕوات. ئێمە بۆ حکمەتی ئەومان هەڵبژار تەنها سوورەتی ئەلفاتیحە یان ئایەت الکورسی یان ئیخلاس یان مەعوودەتەین کە بەشی زۆری بینەران پەیوەندیەکەن سوورەتی فاتیحە ئەخوێنن. بۆ هەر یەک لە ئێمە بیرمان کردوتەوە هەموو ڕۆژێک تەمەنمان چەنە، هیوایە 50 ساڵ، 6 ساڵ، 20 ساڵ، لەو ڕۆژەوە کە تۆ نوێژ ئەەکەی ڕۆژانە 7 جار تۆ سوورەتی فاتیحە بەس بواجبە بیخوێنی بێ لە نوێژە سونەتەکان. ئەمە ئەبێ چی بێت؟ ئەبێ ئەم سوورەتە چی بێت؟ گرنگی ئەم سوورەتە چی بێت؟ هەموو ڕۆژێ واجبە 7 جار ئەم سوورەتە بخوێنی، هەموو ڕۆژێ واجبە بەس لە نوێژە فەرزەکان. کەوابوو ئەم سوورەتە بێ بیرێکی لێ بکەینەوە، ئەبێ خوایە ئەبێ ئەم سوورەتە چەند گرنگ بێ. بۆیە ئەعظەم، وەکو پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم، گەورەترین سوورەت لە قورئان بریتە لە سوورەتی فاتیحە. کوردکردنەوەی قورئانە، کوردکردنەوەی دینی، ئەتوانم بڵێم دینی پێغەمبەران، چونکە دینی پێغەمبەران لە قورئانە کورد بۆ تۆ، و سوورەتی فاتیحەش کورتەکەی بریتە لە کوردکردنەوەی قورئانی پیرۆز، کە پێم وایە ئەگەر کاتە بوو لە ڕۆژەکانی ئەخیری ڕەمەزانە تەفسیرێکی سەریعی سوورەتی فاتیحەکەین لەبەر گرنگیەکەی. جا هەر برایەکیش یعنی مەگەر بێت و ئێمە بتوانی ئەم سوورەتە بە جوانی بخوێنین، ئەو پیتانە لە سوورەتی فاتیحە یان ئایەت الکورسی بە جوانی بخوێنین، باقی پیتەکانی قورئان لەم پیتانن، باقی سوورەتەکانی قورئان کە من ئەڵێم لە هەموو شوێنە ڕوا خوێنێتەوە. کاتی ئەڵێم قەلقەلەی نەکەم، قەلقەلەی بکەم، کاتێکە منم ئەڵێم المستەقیم نەڵێم مس، کاتێ ئەڵێم الصراط نەیکەم بە السیرات. ئەمە لە هەموو ئەمە کە لی تێگەشتم لێرە جێبەجێم کرد لە باقی سوورەتەکانی کەش ئینشەڵڵا خوای گەورە بۆم ئاسان ئەکات. جا ئێستا پێکەوڕۆینە خزمەت چەند سیفەتێکمان مابوو لە سیفەتەکانی پیتەکانی عەرەبی، هەندێکیان بە سەریع دووباراکەمەوە، بەڵکو ئینشەڵڵا ئەمڕۆ بتوانین سیفەتەکان تەواو بکەین بە پشتیوانی خوای پەروەردگار. لە بەرنامەی پێشەوە باسی سەفیرمان کردمان. سەفیر بریتە لە سەفیر لە سێ پیتە هەیە، پیتی ئەساد وەسین وەزای. مانای چییە سەفیر؟ سەفیر سیفەتێکە لەم سێ پیتە دروست ئەبێت. دەنگێکی تیژە، دەنگێکی تیژە، وەکو عولەما ئەفەرمون هو حدة صوت الحرف. کاتێکە دروست ئەبێت لەبەر ئەوەی ئەم پیتە تەماشاکە زبانمان بڵێن ئەمە دوودانی خوارۆیە، ئەمە زبان ئەکەوێتە پشت ئەم دوودانە، ئەڵێم چی؟ ئەس. جا هەڵەیە لە هەندێ برا هەندێ شەیخ لە ئینتەرنێت بڵاویان کردێت وڵێ بۆ دانەکانی سەر و هەر دروست نابێ، ئەم پێش زبانە مەکەوێتە پشت ئەم دانانە، کەوا بوو لە بینی ئەم دوودانە ئەم دەنگە دەرەچێ. ئێدەن دەرچوونی دەنگەکە شوێنەکەی تەسکە تەنگە، دەنگێک دەرئەچێ وەکو دەنگی تەیر، وەکو فیکە دەنگێکی تیش. ئەڵێم ئەس. هەڵەکە چی هەندێ برا خوشکەی خوێنێ، ئەڵێ
باسمی کردی بە قەلقەلە کە یاری پێکرد ئەو دەنگە نامێنێ پیتەکەش پیتی قەلقەلە نیە قوتب و جەد نییە ئەو کاتەڵێم ئەس ئەز ریزقا سەفیر بەمە ئەوترێ پیتی دوای ئەوە کە صیفەتی پاشەوە قەلقەلە لە زمانی عەرەبی وەکو بەرنامەی پێش و باسم کرد لە چی ئەو وەریان گرتووە لە کاتێ قاپێک ئاو بخەرە سەر سێ کوچکانەیەک ئاگر کاتێ ئەکوڵێ لەرینەوەی قاپەکە کە عەرەب بڵێت تەقەلقەلەت القیدر کە لەریوە قەلقەلە لەوەوە وەرگیراوە زانایان هێناون ئەمما ئەمە چێ بۆ تێگەشتن ئەگینا خوای گەورە زبانی عەرەبی دانیا و عەرەب قسەی پێ کردووە پێنج لەم پیتانە لە کاتی خوێندنەوەی زبانت ئەخەیتە دەرەچە و مەخرەجەی ئەو پیتانە کاتێ پیتەکە ئەخوێنی تۆ کاتێڵم ئەبێ لێوت بکرێتەوە هەموو پیتەکانی کەی عەرەبی لە کاتێکە بە سکون بیخوێنی تۆ لێوەکانت دائەخەی با پێک و هەمان بڵێن ئەم لێوم داخراوە دانەخراوە لێ با هەمومان بڵێن ئەد ئەق کەماشا ئەب خۆ پیتی با لەگەڵ پیتی میم هەردووکیان لە لێوە دەرەچن ئەڵێم ئەم ئەب ئەم بینتەن لە کاتێک کە پیتەکە سکوونە لێو دائەخەی بەڵام بۆ پیتەکانی قەلقەلە دەرناچێ پیتەکە بە جوانی حەقی نادەی ئەگەر لێوت لێ نەدا و بەرز نەبێتەوە نەڵێم ئەب ئەب ئەق ئەق ئەج ئەب ئەمە پیتی قەلقەلە بەمە ئەوترێکەوە بوو چییە یاریکردنە ئیضتیرابە لە مەخرەجی پیتەکانی کە نەخێر بەعەکسۆ کاتێ خوێنمە بڵێم یاری پێ بکەم بێ بە قەلقەلە هەڵەیە بڵێم عەلەیهم هەڵم ئەوە ئەڵێ مامۆستا شوێنی نییە ئەبێ لێوم داخەم عەلەیهم ئەبێ دایخەم کاتی ئەڵێم ئەت نابێ بڵێم ئەت ئەو شوێنەی کە زمانم لێ ئەدا مەخرەجەکە ئەدەن لە یەک و ئەکرێتەوە ئەوە پیتەکانی قوتب و جەدە کە عولەما فەرموون اضطراب المەخرەج عند النطق بالحرف الساكن کێ لەرینەوەی مەخرەج دەنگەکە لە کاتێکە پیتەکە دەرئەچێت مەخرەجی پیتەکە ئەلەرێتۆ لە کاتێ پیتەکە سکون بێت کەوا بوو نەبرەیەکەیە ئەو نەبرەشەوە تاڵێم ئەب اینجا لێرە هەڵەیەکەی حەزەکەم ئیشارەتی پێ بکەم بینەری بەڕێز هەندێک کەس ئەڵێن چییە ئەگەر پیت شەدە بوو ئەوە ئەشەد و قەلقەلەتەن ئەشەد و قەلقەلە نییە بخۆ لە پیتێک کە شەدە بوو کاتی ئەڵێم ئەلحەق پیتی یەکەم قەلقەلەی تیا نییە پیتی دووهەم قەلقەلەی تیا دروسە بێ ئەلحەق هیچ جیاوازی نییە لەگەڵ ئەلعەتیق ئەمە یەکەم کەڕە چییە تۆ بێ غەڵەتێک بڵێ الحەقۆ هەر دەنگەکە خەڵکێک ئەیبیسێت ئەزانێ عنی بڵێ باشە ئەم دەنگە نەشاز بوو لەم شوێنە بۆیە کەوا بوو ئێمە یەک پیتمانەی قەلقەلە شەدە بوو یا شەدە نەبوو یەک پیت قەلقەلەگرێت لە شەدە پیتی دووهەم قەلقەلە ئەکەین لە ئەلعەتیق هەر یەک پیتە کەوا بوو هەردووکی جیاوازی نییە الحەق العەتیق ئەمە خاڵێ ئاگامان لێبێ دوو هەندێ برا هەیە کە لەسەر کۆتایی دال ئەوەسێت ئەیکا بە هەمزە ئەڵێ ئاحەد هەڵەیە کردو بە هەمزە بۆ چۆنیش بزانین کە کاتێ تۆ گەرود داخست تووشی هەڵە بووی لە خوێندنەوەکەی ئەڵێم ئاحەد بەسوتم ئاحەد دامخست ئاحەد بۆ هەندێ کەلیمەمانەیە لە زبانی عەرەبی کۆتایەکەی هەمزەیە بۆ نمونە من ئەڵێم چی الخەبەئە یان الخەبئە باکە سکوونە الخەبئە لە کاتی وەصلە کاتی خوێندم وەڵێم چی الخەبئ ئەمە کۆتایەکە خۆی هەمزەیە بەڵام من بۆ دالە هەمزە نییە ناڵێم ئاحەد هەوە هەڵەیە ئاخر شتیشم لێرە هەندێک کەسەیە پیتی قەلقەلە ئەبڕێ بۆ نموناڵێ یەقطەعون ئەوە سێر ئەوە پشڕاندت بەترت کرد نابێ پیت لە پیت بپچڕێنین
ئەڵێن چی بۆ نمونە تۆ تۆم جای ئەکاتۆ لە یەک ئەمە جاری وا هەیە وەکو شێخەمەن ئیشارەتی پێکا خوای گەورە پاداشی خێریداتەوە جاری وایە مامۆسایەک بۆ فێربوونەیدا بە تەڵەبەکەی نەک لە کاتی تەطبیقکردنەوە بکات ئەڵێ بۆ نمونە مە قەلقەلاوە یاق تاڵێ طاعون بەڵام کاتی خوێنی نابێ بیپچڕێنی یەقطعون تۆبتم هەڵێ بڵێم تۆب ئەنجا بڵێم توم ئەم سێ تێبینیە حەزم کرد ئاگامان لێبێ پاشان دێنە سەر پیتی صفەتی حرفی لین کە حرفی لین بریتە لە واو تا خۆ پاداشانداتۆ برا بەڕێزانە قسەیان سەر شاشە واون وەیاون سکینا وانفتحا قبلهما پیتی واو سکون بێت ئەگەر پێش واو سکون بوو خۆی ضەمە بوو بە حرفی چی ئەوێ بە حرفی مەد مەخرەجی جەوفە کەوا بوو ئەم پیتە ئاسانە پێڵێن لین بە معنای ئاسانی یوسر هەر ناوەکەی لە خۆیوەتی هەر کاتێ سکون بوو واو یانی پێش خۆیان فەتحە بوون پێش خۆی فەتحە بوو وەکو خەوف لێرە بەس خاءەکە فەرقیەیە کە فەتحەیە ئەما واوەکە هەر وەکو واوی سوء وایە کەوا بوو مەبەستەوەتانێ بینیتانە کاتێ ئەم پیتە ئەخوێنین ئێمە پیتی لین يعني ضد الخشونة نارحة قرصني آسان سهلة إخراج الحرف في لين وعدم كلفة على اللسان زبان هيج قرسي ونارحة يقنعك ويتساري ونظلم البيت بيت باساني ديت نا قاروت نا ناودامت زبان هيج نارحة ناوكي بخوي ويتي باشان دينا سر صفتي الانحراف ئەمانە دووبارە بوونەوەیە گەر برایە خوشی ئەمڕۆ یەکسەر بیستی با بزانێمە بەرنامەکانی پێشوو زۆر دووبارەمان کردوتەوە انحراف بینەری بەڕێز لە دوو پیتە انحراف وەکو ئیمام ابن جەزەرێ فەرمیێ والانحراف صححا في اللام والراء انحراف لە پیتی لام و لە ڕا هەیە هەندێک لە زانایان ئەوە ئیشارەتی پێ ئەکەن مەیل الحرف وانحرافی عن مەخرەجه لەم پێناسەی کە لە بەرچاوتانە هەندێک لە ئەهلی علم ڕەخنە ئەگرن ئەڵێ زبان انحراف ناکا بەڵام ئەوەی انحرافەکە لار ئەبێتۆ دەنگە ئاگامان لەم قسە بێ بۆ نمونە ئەڵێ هو ميل صوت الحرف إلى انحراف الصوت تماشاکە ميل الصوت الحرف يعني چی انحراف الصوت عند النطق بالحرف في اللام والراء کابو دووبارەی ئەەکەمەوە هەندێک ئەڵێ چیە انحراف لە مەخرەجەکە بەڵام ئەمە پێناسەیەکە ڕێی هەندێک لە زانایەنە هەندێک لە زانایان تێبینیان لەسەرم پێناسەڵێ نەخێر خۆ زبان لار نابێتەوە کاتێ تۆ ئەی خوێنی دەنگەکە لارە بێتەوە مەیل و صوت الحرفی لاربوونەوەی دەنگی پیتەکە كاو أي انحراف الصوت عند النطق بالحرف كاتي من أم بيتا أخوانم دنگا كلا ربيتو الله ما مصاتي أنا هاقم الله مدي باشا كاتي أما بيتي لام أخوانين تو داني أما ملاجو معنا كأما ملاجو بو كاتي أوابو أم حرفا كأدال ملاجو أم بردم زبانم أدال أويا كاللي دا چي روي دا بردم دنگا كجيرا باهم أمرين ئەبینی زبانت کە دایەتی لە مەڵاژوت پێش زبانت بەردەم دەنگەکە گیراوە کەوا بوو ئەو کاتە لەم لای زبانت و لەم لای زبانت و دەنگەکەت یەتە دەرەوە ئەمە ئینحرافی سەوت بەمە ئەوتێ دووبارەی کێنە با پێکەوە کاتی ئەڵێم کەوا بوو زبانم ئالێرە دایەتی ئەم پێش زبانم دایەتی لە مەڵاژوو ماوە بەردەمەکەی گرتووە دەنگەکە نایەڵێ دەرچێ کە نەیەڵا دەرچوو دەنگەکە لارە بێتەوە بۆ لای ڕاست و لای چەپ انحرافی صوت بەوە ئەوترێت لە پیتی لام ئەی لە پیتی ڕا با هەمومان بڵێن ئەو دەنگەیە هەندێک کابوو بۆ واموت ئەگەر زبانم ئابم شێوە چەند جار ئەمەم دووبارە کردوتەوە لە بەرەوەی لە سوورەتی فاتحە ئێمە چیمانەیە الرحمن الرحیممان هەیە زۆر برا خوشکی خوێنەوەڵەن چی الرحمن الرحیم ڕا زیادەکەن یا هەندێکە زمانی زۆر بەرزەکاتوەڵە چی الرحمن الرحیم بۆنی ڕائنی ئەوە ڕائنیە کەوا بوو لێرە کاتێ زبانت ئەتەوێر لەو دووبارە بوونەوە ڕزگارت بێت
زبان ئەم لاکەی بڵێن ئەم لای زبان ئەوە نەختێ بەرزە بێتەوە، ئەم لایشی بەرزە بێتەوە، ئەم بۆشاییە دەنگەکە لێرەوە لارە بێتەوە، لێرەش لارە بێتەوە، لەم بۆشایە ئەم مەخرەجە ئەم دەرەچە تەسکەیە کە بۆیە ئەو کاتە ئەو دەنگە لارە بێتەوە لێیەوە دەرئەچێڵە کاوەڵم ئەوە پێی ئەوتێ ئینحیراف بەوە ئەوتریە. پەیوەندی دەی باشە بافرن نەمانتوانی ئەمڕۆ سیفات تەواوکەین لەبەر دڵی ئەو براو خوشکانەی کە پەیوەندیەکەن عەزیەتیان نەدەین. کاکە شادگیان فەرموو. السلام عليكم. طيب رفعت سيداته ببرنامجك. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك شادگیان خۆ ماندوم نەکردن بڵێن وەڵای کاکە ئێمە یەک مانگە سەرقاڵی سوورەتی فاتحین من جارێ ئەمرانەی کۆنتڕۆڵ خوا پاداشیان داتەوە تەشجیعمانەکەن وەڵای مامۆستا ئێمە تازە دەست پێکەین لەگەڵت دڵم خۆشەکەن خۆ ئێوە ماندوو نەکردە بڵێن هەموو ڕۆژیار ئەمەیە. بەڵێ خوا پاداشی داتە مامۆستای یەخوا خوای گەورە بکاتە تەرازوی حەسەناتت یا ڕەبی یەخوا تەمەنی من بێتە سەر تەمەنی تۆ یا ڕەبی خوا تەمەنت درێژ کات خوا لەت ڕازی بێت خوای گەورە لە بەڵا هەمومان بپارێزێ. ئامین یا ڕەبی. فەرموو کاکە شادگیان. بەڵێ من سورەتی الحەمدولله خوێنم. سورەتی ئەلفاتحە ئێستا بۆتە خەنە سەر ئەو شاشە خوا پاداشی ئەوان و تۆش داتەوە. فەرموو. ئامین. فەرموو کاکە شادگیان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. کاک شادگیان. بله. دەنگی تەلەڤیزیۆنەکەت نازانم من دەنگێکە بیستم ئەگەر کزی کەی زەحمەت نەبێ. دەستت خۆش بێ وا زۆر بە سادەی خوێن تۆ ئەتەوێ فێر بیت. من ئێستا ئەگەر تەنها لەم بەرنامە من لەگەڵ ئەم برایانەی کە پێ کۆم بەرنامە ئەمرانەی کۆم تۆ خەریکین تەنها برایە وەکو تۆ ئێستا یەک پیتت بۆ ڕاستکەینەوە نەک مانگێ دوو مانگیش بێڵێن الحەمدولله خوایە ئێمە خزمەتێکمان کردووە کاو بوو ئینشاڵڵا ئیلاک نابین ئێوەیش لە ڕازبوونەوە بەردەوام بن یعنی ماندوومە بن. ئێستا با پێکۆتۆ لە بسمیلایی و لەگەڵ ما بیخوێنە. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. ئەمەوێت چی بە برای خۆم کاک شاس خوێنەواری چۆنە؟ وڵی باشم باشە تەوا بوو منە لەگەڵ داوای لێبرد ناگە هەندێ برا من کاتی هەندێ پیتەکان جیا ئەەکەمەوە وەکو قورئان جیای ناکەمەوە بۆ تەعلیمە بۆ فێربوونە زانانیش کردویانە کاتی ئەڵەی کاک شادگیان بڵێ کۆتایی ناڵێ بسم الله ئەوە بسم الله اینجا ڕائەکە قەڵەوکە بسم الله الرحمن الرحيم نیر دەی براکەم. بسم الله الرحمن الرحيم. ئەمە تەمرینی لەسەر بکە کاوا بوو قورسی نەکە منی بەس بیر بخەرە لای قسەکەی من بسم الله بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. ئەوە دواتر ئینشاءڵڵا بەڵکوم لە ڕێگای تەسجیلەکەەوە زیاتر استفادە بکەیت. ئێستا ئاەتێکە من بۆ بخوێنەوە الحەمدو. الحمد لله رب العالمين. بەردەوام بە. الرحمن الرحيم. ئەو ئینانە ئەو شەدانم بۆ بخوێنەوە کاک شادگیان بە تەنها توانین بڵێ الرحمن الرحيم. ئەتوانی بە تەنها بڵێ اینجا بە تەناش بڵێ نیر مين كابو الرحمن الرحيم. الرحمن الرحيم. دعاء وبخينا مالكي مالك يوم الدين. دسا كانت خوش بيه مالك يوم الدين. مالك يوم الدين. جارێکی کەش مالك يوم الدين.
أو كلمة من هو هاتك أما علي مالكية جاي كروليك مالكي مالكي إنجا يوم بجيع مالكي يوم الدين بردوام بجيانا كم إياك نعبد وإياك نستعين أما يعني نختي بلات كرد إياك نعبد وإياك نستعين إياك نعبد وإياك نستعين خوالي ضرب بس نعبدو بس كلمة يسا بايك شد ببراي خوان بلي أرد من برسالة اللي تو أكم بابو والله من بدرو دويني رمضان بو بلى بلى بو كابو نعبو انجالهم دو نعبدو هندي برا خوش كمان شي بدو الين بدو من يسبب توبلهم دويني رمضان بو توبلي بو علي بو نعبدو بدل منيا بلا بو نختي زيادة بودو نعبدو اي بو يسك بتنا بلا بودو نعبدو دريجي كارو بلا كاك شاديان استوبا من ندود متم ديني رمضان بوتت شي وتت بو يا وتت بو نالي بو لا نعبدو شوابل نعبدو نعبد تايس الراس نكرته بتنا بلا بو زياد دريجي كارو بو اوش دريج كامل لو كم تر بودو نعبدو كابو كاك شاديان من إسا ما بستم تونيا من آقام لي زور براو خوشك كقرآن أخوانن لم كلمة نعبدو زين شوان أخوانن ألين ليويان كونا كانوا ألين نعبدو نعبدو بلا سواء عداش دقت على كلام براسك ما مصيبة ولا زور الطريزي رێزداری ڕەحمەتی خوا دێ خۆتان ئەهلی قورئان و ئێوە ڕێزدارن ئەتوانی بۆم بخوێنی تۆ یان هیلاک بوویت والله الحمد لله باش بەردەوامە بی لەگەڵمە یان واز بێنین بەڵێ بەردەوام بم ان شاء الله دەی ئەو کەلیمە بەس بۆ ڕاستکەرۆ نعبدو تم دوای گەلەی نەگە بگرە حاجی برام کاک شادیان دەستت خۆش بێت تۆ بۆ فێربوون تەلەفۆنت کردو بەڵام بەس درێژی کەرۆ نعبدو مەڵێ بوو بڵێ بودو كوابو بينت القرآن أو أجر باداش دسك بخواجر زبان تطلب كحديثي في غمرة صلى الله عليه وسلم دوجار أجر باداش تتهيا كاك شاديان بو كلمة كاني كلا بروي بيو بندي برايا خوشك زور راوساوا وميدن ويا لقل لبرنامج لقل معنا بباشا إن شاء الله خواهي قورا باداش داتو دست خوشي ديكم بو بيوانديك بريزي ما مستاجان بريزي دعاء شما بوبك كبردوام بين إن شاء الله خوا سربرزت كا خوا حرمت الزياد كا خواهي قورا كي شي دين الدنيا تحلكات فرو ما مصيان كاق وليد الو كاق وليد يان فرمو ما مستاجان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته ان شاء الله عميش لخدمة زناب كسيخ وزانم كوا كاق وليد كلا ان شاء الله هي تو هرباشا لتماي خوي فرمو كاق وليد أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع
وسع كرسيه السماوات والأرض ولا يؤدوه حفظهما وهو الحلي العظيم. صدق الله وهو العظيم. العلي العظيم. علي العظيم. كاك وليديان بري من دقة داوا أو براو خشكاني كبيوندية كان هلا كان زوربي جار لا يك شوانه يعني شوانه كان يكن أو وشانه هلاي كان سبحان الله زوري دوباره بونا وياه ئێستا با من و تۆ پێکەوە بخۆین تۆ زۆر ڕاوەستاییسە تاخیرتەکەم ئینشاڵڵا بە ئەو ڕاوخشکانەی کەش دواتر گردن مازاکەن کاگوەلی دوێت لە دەنگمە ڕۆژێکیان مامۆسایەکمان هەبوو مامۆسا زانا و عالم بوو لە قراءات شێختایی ئێستا لە خەلیجە مەدرسەی هەیە وتی برایە گوتومە ئاەت الکورسی بخوێنە ئەم بۆ با بینێرش ببیسێ وتی ئاوا خوێندی وتی الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض ئاوا خوێندی ئەوتم باشە والله من چەند ساڵە زانام و عالمی قراءات هەر حق لەبەری بوو هەموو قراءاتی حفظ بوو تی والله هیچ لێی تێ نەگەشتم جا باشە شەیطان سۆ لێی تێگات من عالمم لێی تێ ناگەم جا شەیطان چۆن لەمە تێگام قورئان وادا نەبەزیەوە وتی تکاوە بوو ئێمە جاری وایە قورئانەکە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو بینەر و هەموو برایەک و جەنابیشت کاویستە تۆ جوان خوێنت الحەمدا باش خوێن بەڵام پێویستت بە هەندێ وردی هەیە بەڵام ڕێگە ئەدەمەڵێن برایە خوشکە کە شەوان سونەتە ئاەت الکورسی بخوێنێ با بەو شێوە نەیخوێنێ کەلیمەکانیش مانای نامێنێت وانێ چونکە قورئان وادانە بەزیوە ئێستا با پێکەوە بیخوێنین بسم الله الرحمن الرحیم من وەتە خوێنم و پێتەڵێم چی بکەی الله لا إله إلا هو الحي القيوم بس كلمة القيوم وتت القا القيوم القا أو كلمة بوبخنا قافك قلوك دي القيوم بوتم شي أو قافة دنگ هواك بو ملاجو معنا شي أما يكم لو يك لو الرجوع يا مدرز خي مجال هندي برا خشك نبي زور بيك هلاك أم كلمة لا ت أو همزة قطب جد نية يسبيش نختي باسي قطب جد ما انكد وتمان كاتي جقل لو بينش بيتا قاف طاء باء جيم دال كاتي أو بيتا كان يترخونم لكاتي السكون بو شي أبيت مخرجك الكيبة يكو همزة ألم بلا يا ملي يا ريب يا مكا يا ميكر حلقة يا كابو لا تأخذوا سنة ولا نوم أو شنو بخيانه لا تأخذوا سنة ولا نوم دنگا كاين اختي كزوا قام لنا بو دواي أوا إيسا له ما في السماوات جوان خياندت له ما في السماوات وما في الأرض ملئ الأرض أو همزة قلو مكا دواي أوا تشيبو إخفاء نكرد من ذا الذي يشفع عنده إلا بإذنه بلي من ذا ده سكت خوش بيخونا لا سري بخوين ما مسجل لا هو بيخونا من ذا الذي يشفع عنده إلا بإذنه أو إلاش كم تلا سري إلا بإذنه دستو خوش إن جاء لسر يعلموا وساي ما لا يعلموا دست بيبكي يعلم ما بين أيديهم وما خلفهم ما لا خلفه ما لا خا قلويك وما خلفهم أو التمرين لسرك خا ده وشي معناه بوم بخيانة شو كبوا زانم طاعة كربتا ولا يحيطون أو بوم بخيانة ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه دەسە كانت خوش بێ بەڵام هەندێک جار وەسانیەکەی بۆ نیسەکتی لێت ئەمەیکە خوا لێت ڕازی بێکەوە بوو زۆر ساف مامۆستاجان خوا خێرتر بنووسی دەسات خۆش بی یعنی تەنها باشم ئینشاءالله هێدی لەگەڵ ڕۆم کورە زۆر باشی من ئەگەر لە لای ئێوە وا دەرزیشم لا تەخن ڕەحمەتی خوا دێ کاک شاد ورەت هەبێت باشە اینجا ئێستا با کۆتایەکەشی تەواو بکەین باشە وسع كرسيه السماوات والأرض
بخنا يعني لا للشراتي بخنا وسعة. ما في السماوات وسعة وسع كرسيه السماوات والأرض أول شيء بلا يخوب ماذا والأ والأرض أي خوالد والأرض وسع كرسي أو كر أو راء قلوة بابرين بلام لا يؤودود هلبو ولا يؤوده حفظهما نعم أما يعني بيكو راسي أكينو تاوكو إلاكتك بلا ولا يؤوده ولا يؤوده حفظهما جاريك بلا ولا يؤو أي خوالي الرازي ولا يؤوده ما شاء الله تولي ربوا بيكو درس معنا خونا سريع ولي أقري ولا يؤوده ده سكانت خوش بيت إنجا حفظهما أو سيا كلمة خود بومخنا وهو شي وهو العلي العظيم ده سكت خوش أو عيننا كيبحا وهو العلي العظيم ده سكانت خوش بكاك وليديان سپاس ولا من سپاسی ئەوەکەم خوا پاداشی خێرتان داتۆ بەو خوێندنەتان ئەو شاشەتان ڕازاندۆتۆ کاکیە من گیان کاکیە من لە هەڵەبجە الإمام وساجان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماشي إمام وساجان يا ربي خوا باشد بوبك الحمد لله كاكيا من توشوني خوا زور باشن يا خوا خوا يا آمين وأجمعين كاكيا من لكام هلا بجي هلا بجي شيء داي خواي پروردگار إن شاء الله بريكا لإيمان ورزق وبركات هلا بجا من خوا زاد باتو فرمو جانكم إمام وساجان جاز أحمد والله آية الكرسي آية الكرسي إن شاء الله يسبوها تخنس الشاشة فرمو براكم لا تتشاشة بلى فرمو جانك بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يؤود ولا يحيطون كاك من جانب ولا يحيي بارك الله طونا ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤود حفظهما وهو علي العظيم. دسكاني كاكيا من خوش بكاكيا من بلا ما مسجل إيسا لقلما وشو الروين أو برا خوشكش إيسا لسر بيوانين قردنا مع ذاك إن شاء الله أخوة باداش يعني داتو بسم الله كقيناكا يعني كم بسم الله الرحمن الرحيم أو مبو بخينا بسم الله الرحمن الرحيم من يسأل الكرسي بالرأس كمان بس ملكة بدعاتر إلا برنامجك اليوم اللي بكره كلمة الله بوتو بوها مو برا خوشكي هلا إنسان بله الله هاي سكر جواب ما مصايب برنامج كالجي الله أكبر وعر جناح معناه كشي بو برسيار الله أكبر نعلم كابو بابي كوبلن شي الله لا إله إلا هو الحي القيوم ده بيخنا بون بسم الله يا ماما سال قيناك بسم الله كما خلينا يكسر الله لا إله إلا هو
الحي القيوم. كوابو مالي هلا بلي إي إلا لحلقته إلا هو الحي القيوم. دست خوش به أو القيوم دواتري شراين يكين كلمة مالي لا تا بعد دنقت قطعك هنا سنميني صوتك لا تأخذه سنة ولا نوم. لا تأخذه سنة ولا نوم. براي خو مالي سي سنة ولا نوم. دسكت خوش به بس مينجا كما دريش كرو سنة ولا نوم. سنة ما دريجي ما كرو كاكي من مالي سي سنة مالي سي دريجي ما كرو سنة ولا نوم. ميك بيع بلا سي سنة ولا نوم. ولا نوم. أو أقعد لي بيبتو علي سي كرتي كرو سي سنة ولا نوم. دعاء أوا له ما في السماوات وما في الأرض. له ما في السماوات وما في الأرض. دسكت ها زور برا خوش كري الأرض الأرض دعاء أوا بخيانوا من ذا الذي يشفع عنده إلا بإذنه عنده أو كلمة بوب خيانة من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. كاكيا من جان يكشت ببراي خوماليا من بو هولنا دي لا امام صايك درس بخواني دو پاداش دسكويت يكم قرآن فيري أبيت دوام إيسا توش تكانت وردة إن شاء الله إيساش باشيت مالي يشفعوا كرتي كرو أو الضمية بورا من ذا الذي هاتوت الذي أو يا مدنية من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يشفع ده إبراو كم من ذا الذي يشفع بلي من ذا الذي كرتي كرو الذي بس من ذا الذي إيه دست خوش بيه من ذا الذي يشفع من ذا الذي يشفع من كرتي كرو يشفع كرت يشفع ضمية يشفع من ذا الذي يشفع تولي واونية يشفع بلا من جيت يا بلزاكم بلا أو الضمية براكم بلا من ذا الذي يشفع إيه بوم خيانة تاتوي كي يشفع عنده إلى بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم. تعالي ربي براكم بيسا بلا عنده أو أم بودري يشكره عنده إلا بإذنه نعم مخا بلا إلا بإذنه أو بيسا لو شو أنا بإذنه عنده إلا بإذنه بلا إلا ملا إلا عنده إلا بإذنه دست خوش به دعاء أوا يعلم ما بين أيديهم وما خلفهم يعلم ما بين أيديهم وما خلفهم. دستا كانت توضى مكان نختي دريج أكيتو يسبي سبكر شناويكي كردي با ضمت تواو أبي من دريجي كمالوش يبينا خوش به يسا دعاء وبخينه
ولا يحيطون بشيء كاكي من جان أو كلمة دو سنجار دعاء برنامج دوباره بكرو ولا يحيطون ولا يحيطون يحيطون بلى ولا أو لا دريج مكرو براكم مالي ولا تواو ولا يحيطون إيه تويك ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. ده يقول براد بقرا ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. دعاء وبخينا وسعة وسع كرسيه السماوات والأرض. بس أو كلمة براكم كرسيه السماوات والأرض كرسيه أو بخينا بيد دم يكو وسع كرسيه السماوات والأرض. كاكي من جان بلا كرسيه كرسيه السماوات والأرض. وسع كرسيه والله ما مصح. ده سكت خوش بيه أو حديثي لسرت وأجر ده سكبه ما مصود كلمة براسك مو إن شاء الله براوخش ولا جديد ده باش أو قد لي أبو كرسيه السماوات والأرض دعاء أو ولا يؤوده أو بخيانه ولا يؤوده حفظهما وهو علي العظيم. نعم ماله وهو العلي العظيم. وهو العلي العظيم. كاكيا من جان وهو العلي العظيم. كاكيا من بيشوي خوا حافظي دي بكم أما بكرة درجاية بو خود تو بتوي فيربي زور آسان أبي بود أجر پاداشي شدسة كبي لم لباش أم تلفونه هول ده لهلا بجل ما مصايب بخويني باشا بلا ما مصايب إن شاء الله تسيام بخوان داي أو وعد ملي ورقرتيت فرمو ما مصايب إن شاء الله تسيام بخوان جاب داتو خوا پاداش توش داتو مامو كاك صباح. السلام عليكم وخيان. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك صلاح جان والسلامة يا رجل وخيان. براي مني ما مصا صلاح جان فرمو. والله آيات الكرسي تحمل مني. دستك أمره بيان خوش بو أمره باشي آيات الكرسي بو لبروه إن شاء الله للرقاية وشو بينرس فاده بكات من أم طلبانه بك تازه لبشتي كنترول تازه حسابي طلبي خم يعني بوكم أو أنا هر فاتحة فيرمون يسا آيات الكرسي قش لم أدو إن شاء الله إنكن إن شاء الله وخيان. ده إبراهيم مني كاك صلاح جان فرمو. بعد بسم الله الرحمن الرحيم. أخوان الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو علي العظيم. كاك صلاح جان موصيا داره پیش همون دست خوشی پیوندگی یکم خواهی گوره پاداش خیر دهتون. سلامت موصيا. اگر بیاتو ایمانیه هر یک لئیما باورته به من جاری وابو کلمه یک 50 جار پیان دوباره کردومه تو 50 جار ما مصا به من وتیتی تو برو لولا 50 جار او کلمه دوباره کروشه طلبه گیتری دانیاو جاری واج بسی هلا مان کرو روزه درزیان پیانوتی لێرە کەوا من ئەگەر تێبینیەکە مەیسە خۆزگا هەموو ئەو برانەی ئەو بینەرانەی کە لەگەڵم بەرنامە هەن ئەوەنە خەمیان نەبێ پەیوەندێک گەورە ئێستا گوێ بگرن هەڵەکان چۆن ڕاستەکەینەوە سە من داواکەم لە کاکێ من پێش تۆ تەلەفۆنێ کرد ئێستا لەگەڵمانە بێ ئینشەڵا هەندی هەڵە دووبارە بووە
با پێکۆ جارێکان هەموو یەکەم جارەڵم با هەموو براو خوشکێ کەلیمەی ئەڵڵا لە هەموو شوێنێکە بەس وا ناکەن ناڵێ ئەڵڵا یەکسەر دەست پێکەڵێ ئە الله لا إله إلا هو الحي القيوم تو تنها أمن بو بخير كاك صلاحيان الله لا لا بو هذا قد بس كله كاك صلاحيان بو الله لا يقول براد بقول بو يكسر لي الله الله لو زيادتني الله لا إله إلا هو الحي القيوم بلى أو لا أدري إيش كانوا لا إله إلا الله أو أبونا ونمس آيات كذا الله لا إله إلا هو الحي القيوم إلا هو إلا بلا هو الله لا إله إلا هو الحي القيوم بلا هو الحي القيوم لا يقول من بقرا بلا هو لام كويس هو إلا هو الحي القيوم إلا هو الحي القيوم باش قم باش نايبي سيبلا إلا هو الحي القيوم إلا هو الحي القيوم إيه دعاء أو بخينا له لا تأخذه سنة ولا نوم كاك صلاعيان طلع لخوتو بي دريج مكرو مالي لا تاشيا لا تواو لا تأخذه سنة ولا نوم يك جار قول براد بقرا دعاء ترباشا لا تأخذه سنة ولا نوم لا تأخذه سنة ولا نوم أو لا زور دريجا كيتو أزاني مالي لا باشا من يسبو نمونا ديم ريقال لتو أقرم ري شوينك أتين نيوش بكيتو شوينك من شوينك باشنيها بامن علي لا يا علي لا كاميان علي لا لو زيادة لا تأخذه سنة ولا نوم دهسة كانت خوش بيت دعاء أوا له ما في السماوات وما في الأرض ها هم يدري زكاة ولا ما أمي شرنا ما له ما في السماوات وما في الأرض دهسة كانت خوش بيت بس له كي كم دري أشكره بله له أوا له له ما في السماوات وما في الأرض دستك تخرج بك كم يلو كم تركيتو له ما في السماوات وما في الأرض دعاء بخينا له من ذا الذي يشفع عنده إلا بإذنه دستك تخرج بس الذي كزور دري أشكره ما الله الذي من ذا الذي توا دعاء بخينا له يعلم يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا بلمك كاك صلاح بلمك كابو أم كلمة راس كارو بلي وماشي وما خلفهم وما خلفهم وما خلفهم بلي خا قلبك خا وما خلفهم أود دعاتر كان جاري بيخون دعاء أبو مخون ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء لا بس اللي كاك صلاح لسر علم موسى لسر شهاء أبوسى ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء عليه بيسا زور باشا ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء لا ما شاء بس سكون شاء إلا بما شاء دسة كانت خوش به وسع كرسيه السماوات والأرض وسع كرسيه السماوات والأرض دسد من بوتو الله مهمو بينا ليش مالين والأرض دعاء وبخينا روح
ولا يؤوده حفظهما وهو علي العظيم. أزاني كاك صراحة والله من ضمن من برنامج خوشة يعني بيصبر آية وكتب ونمنوتت وهو الألف العام قد نخوين وهو العلي وهو العلي العظيم. إيه سبقر نصر كوتاي نعم ولا يؤوده ولا يؤوده حفظهما ولا يؤوده حفظهما بتنابل وهو العلي العظيم. كاك صلاة بلا ولا ولا يؤوده ولا يؤوده ولا يؤوده خوالية رازي حفظهما وهو العلي العظيم. وهو العلي العظيم. يا ربي دست خوش بكاك صلاح خوای گەورە پاداش داتۆ. گلەیتە یا کۆرە وەڵی ئەگەر یەک گلەی بە من مەمنونی خوا من داوە لە کۆتایی شڵم داوە لە هەر برا خوشکی یەکەم برە لەوە چێ برایەک تەلەفۆنی بۆ کردبم یا دوای بەرنامەکەش کەمێ وەزعم هیلاگ و بێتەواو بێ حەقی خۆیم نەدا بێ باش وەڵام نەداتە دوای داوای گەرنازایی لە هەمووتانەکەم گلەیەکەتە خەمە سەر بوو فەرموو گلەیەکەم ئەوەی ماوەستا وای گەورە ئاگای لە دڵمانە زۆر خۆشەویستی لە دڵمانە لەگەڵەوەکە خۆشەویستی لە دڵمانە زۆر مشتاقین بۆی کە یەک سەفەر بێتە شارەکەمان و دانیشین بەلێ محاضەرێکەوە. والله گلەیەکە ئەوە خۆشەویستن یا ڕەبی خوا خۆشتانی بێ ئەحەبەکە الله الذي ئەحبەبتنی خوا خۆشتانی بێ بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوا لە موسیبەتی دین و دنیا بتان پارێزێ ئەوە چاکەی خۆتانە. قسەکەی ئەخیرت تێ نەگەشتم. قسەکەی ئەخیرمەوتم گلەیەکەمانەوەیە زۆرمان خۆشەویست یەک سەفەر بێتە ناحیەکەمانەوە لێ دانیشین بەدەر محاضەرێکەوە. والله بۆ من ئەگەرەوە گەورە مەکەن بێمە خزمەتان گەورەی لە خۆتانە خوا پاداشتان داتۆ خوا بەرەکەت خاتە بەرەکەتی خۆی بڕێژێتە سەر شارەکەتانە ئەو برای گەورەی منن. یاخوا سەلامەتی خوای گەورە سەربەرزگا ئینشاءالله. ئامین وەجمەعین. لە کۆتایی ئەم بەرنامەشە ئەڵێم برا بەڕێزەکانم خوشکەکە لەوە ئەچێ برایەک بڵێ وەڵاهی باشە ئەم بەرنامە بۆ ئەم پیتانە بۆ وەڵاهی سەربەرزی ئینسان بەختەوەری ئینسان لە گەڕانەوەیە بۆ ئەم قورئانە لە خوێندنی لە تێگەشتنی لە ئیش پێکردنی هەموو جار من وتومە قورئان تەنها ئەوە کافی نییە ئەمە پیتەکانی ڕاستکەینەوە هیوا هەیە پیتەکانی زۆر بە جوانی ڕاستەکاتەوە بەڵام کردەوەی پێناکەوە پێ ناوتر ئەهلی قورئان داواکەم لە خوای گەورەیە مەخە پیتەکانی ڕاستکەینەوە زبانمان پاراوکەین دڵمانی پێ ڕووناکەینەوە ئیشی پێ بکەین هەوڵدێن حکمی قورئان بگەڕێتەوە چونکە ئینسان هەموو ئیسلامت بەدڵ بێ یەک فەقەڕەی بزانی ئەمە ئایەتی خوایە بەدڵت نەبێ ئیسلام وەرت ناگرێ ئیسلام دینێکی کاملە لەلایەنی خواوە هاتووە باوەڕتان هەبێ کێشەی خۆمان کێشەی عائیلەمان کێشەی وڵاتەکەمان بەشی زۆری دووریە لە قورئانەوە جا لە کۆتاییە خوای گەورە پاداشتی هەموو برایانە بداتەوە خوشکانە کە بینەر بوون کە بیسەر بوون پەیوەندیان کرد پەیوەندیان وەرنەگیرا ئەم برایانەی کە لە پشتی ئەم کامیرەوە کە ماندوو ئەبن لەگەڵمانە خۆشحاڵیشم کە ئەڵێن ئێمەش لەگەڵ بەرنامەکەی دووبارەی ئەکەین و خوا پاداشتیان داتووە لێرەوە داواکەم لە خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی کێشەی هەموو لایەکمان حەلکە شیفای نەخۆشی هەموو لایەکمان بدا قەرزاری لەسەر قەرزاری هەموو قەرزارەکانمان هەڵگرێ هەندێ برا خوشک داوای دوعای خێریان کردڵم خوای پەروەردگار داوات لیەکەین بە فەضلی خۆت بە ڕەحمی خۆت بە چاکەی خۆت خوای پەروەردگار ئامینی بینەرێک قبول بکە شیفای ئەو کەسانە بدە کە نەخۆشن و داوای دوعای خێریان کردووە قەرزاری لەسەر قەرزارەکان هەڵگر ڕەحم بە مردوەکانمان بکەی کێشەی ئەم میلەتەمان حەلکەی خوای پەروەردگار برایەتی و خۆشەویستی و دینی خۆت لە ناومانە پەرەبسێنێ بۆ خاتری عەظەمەتی خۆت آمین یا رب العالمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون.